دایک و باوک کارێکی زۆر پیرۆزە لە پێش هەموو شتێکەوە و پێویستیشە لەسەر مناڵ ڕێزە دایک و باوکی بگرێت ئەوە پێویستە لەسەر هەموو کەسێک هەر کەسێک دایک و باوک بێ عنی ڕێزی لێ بگرێت نەک هەر مناڵەکەی لەبەرەوەی ئەوان ڕەنجێکی زۆریانیاوە شۆن خوونیان کردووە تویان پێگەیاندووە پێویستە تۆش هەر هیچ نەبێت یعنی ڕێز لەو ماندووبوونیان بگریت. پێویستە لەبەرەوەی و دایک و باوکە چەندێکە هیلاک بوون پێیانەوە دایک ڕەنجی پێوە کێشاوە ئەو مناڵی 9 مانگ لەسکی هەڵگرتووە و هێنایەتە دنیایەکە و ئەرکی پێوە کێشاوە چەندێک پێویستە عنی پێویستە دایکەکەش مامەڵەیەکی جوان لەگە مناڵەکەی بکە بۆی مناڵەکەشی ڕێزی بگرێوانە ئەوە قاعدەی و دین داینەوە شەریعەتی ئیسلام داینەوە هەر کەسێک لە مناڵ لە گەورە ڕێزی باوک و دایکی نەگر لە دینی محەممەد بەریئە مسڵمان نییە لە ڕێزکەی مرۆڤایەتیش لادانە. والله في تربيتي وابي لان نجيتي كون واسك سوق الغزه قوله بقديا هو قولوش بو من الله كي خوي ومن املا ولا خوي بزوبه سنه ثانيه وخويا بشانا بنوعيكا ڕێزگردن شتێکی بنەمایەکی جوانە لە خەڵکیە بێ بیگریت و هەر کەسێ ڕێزی گەورە نەگری ئەوە ڕێز لە خۆشی ناگیرێت بۆیە بێ ڕێز لە گەورە ترەکان لە خۆمان بگرین وەکو مامۆستا و دایک و باوک و کەسە گەورەکان چونکە ئەوان دنیای زیاتریان بینیوە لە ئێمە. مناڵی من کوواجا مناڵم کو هەمووی ڕای کردو هەمووی وا لە ئەوروپای وەڵای تر ڕۆشتون و داکیان نەماوە بۆ خۆیان هەچ کەس چوو بە ئەوروپا ڕۆشتەوە من مامەوە بە تەنیاوە گەورە بۆ خۆی ڕۆشن بۆ ئەوروپا هەمووی پێشمەرگە بوون لەوێ ڕۆشن بۆ ئێرە ئەوروپا ئەو بنە وەختی خۆی نیزامەکە نیزام هەڵ بە کوش بوور بوو بۆیە ئەم ڕای کرد بۆیە و ڕای کرد بۆیە و ئای گرتووە لەبەر کوشتن و بڕین و مردن بوو ئەیەکێکیان لە چواران یەکێکیان هەست سیانە هاتون یەکیان ئیعدام کرا گیرای ئیعدام کرا لە ترسی کوشتن و بڕین ڕاکرێت دەرەوە بەو چێوانە و حکومەکە وا بۆ حکمی ئەو سەردەمی سەدام ئیتر ئەوەی دەترس هەموو لە ترسی گرتن و کوشتن ڕایە کرد. وەڵڵا زۆر پێویستە ئەی دایک و باوک بۆ حاڵە بە خێوێکە بەداماوی بەخوا بە محتاجی حەق ئەوەی ڕێزیە بگری بخەتە سەر چاوی ئەرە بەخوا لە هەموو گەورەیە لە دایک و باوکیش نەبێ نە هەر ناسیاویش بێ ڕێزی لێ بگرێ دایکت بە خێوی کردوی گەورەی کردوی تاکو ئەلحانیش دەبێت ڕێزی بگری بڵێ دایجان مەمنووی تۆم قوربانت بم دەبێ مەسەڵەن هەمنداڵی وەکو ئاوا دەبێ ڕێزی لێ بگری بڵێ بە قوربان بم و کارە ئاوە نابێت دەبێ زوری کێ بکەیت.